سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان میلەتی کورد کە هەستان پێتان چۆڵەکەن کوردستان. ئازیزان سڵاو، بە ناوی مەڵباتی شەهیدی قەڵەم ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سۆرانی مامە حەمەوە بە خێراتنی هەمووان دەکەین بۆ بەڕاگرتنی حەڤدەیەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهید سۆران، بەشدارانی بەڕێز و بە ئەمەک، بەشداری خەڵک لە چین و توێژە جیاجیاکان لە هەموو ساڵێک لە ساڵ ڕۆژگەری تیرۆرکردنی شەهیدی قەڵەم جێگای دڵخۆشیمان و پاڵپشتیەکی معنەیی و گەورە دەبەخشێت بە ئێمە و کەیسی شەهید سۆران. هەروەها سەرمێنەرە بۆ لەبیر نەکردنی ڕۆژنامەنووسێکی گەنج و بوێر و یاخی کە لە پێناو چاکە و سوودی کۆمەلگا هەمووان گیانی خۆی بەخت کرد، نە هەڕەشە لێکردن و نە دەستکەوتی مادی ساردیان نەکردەوە و ملکەتی دەسەڵاتی گەندەڵ بێ حورمەت بوو. هەروەها ئامادەبوونتان بەشێکە لە بەگشتدا چوونەوە و نادادی و زوڵم و ستەم بەرامبەر میلەت دەکرێت. بەڕێزان، لای هەموو خەڵک و ناڕازی ئازادی خوازان دارپەوەران ڕەوایە کە کاغە سۆران لەسەر ناحەقی و بە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی تیرۆر کرا. هەروەک لێرەشا بۆ دەیان جاری دیکە ڕای دەگەێنین کە خوێنی شەهید سۆران لە گردن و ئەستۆی خوێناوی حیزبی کوڕ و باوکی پارتیە تا ئەو کاتەی بکوژەکەی تەستیم بە یاسا نەکەن لە خوێنی بە ناحەق ڕژاوی سۆران خۆش نابی. بەداخەوە جارێکی دیکە ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە دەکەینەوە کە تا ئێستا دۆسەی شەهیدکردنەکەی تاوانبارانی ئەو ڕووداوە سزای خۆیان نەدراون دیار نین و هەرچەندە ئێمە دەزانین دەسەڵاتی کوردی بە تایبەتی پارتی پشکی شێری هەیە لەو کارە درندانە. شەهیدی سۆران کە لە 21 دوای 2008 لە بەردەم ماڵەکەی خۆی لە شاری کەرکووک تیرۆر کرا، بێجگەلەوەی کاری ڕۆژنامەوانی دەکرد و ڕووی ڕاستی دوو حیزبی مافیای کوردی لەسەر ڕووی گۆڤاری لیڤین نیشان گەلەکەمان دەدا. هیچ زیانێکی بۆ کەس نەبوو، بەڵام مخابن وەک هەمیشە بە بەرچاکدارکردنی جوود بنەماڵەی دەسەڵاتی کوردی بۆ وشە و ڕاستیەکانی کورد فیشەک بوو. Hi dear friends, honored guests. Today on July 21st we gather to mourn the loss of courageous young journalist Soran Mamahama, whose life was cut short in Kirkuk 16 years ago. At just 20 or 21, Soran stood against corruption, persecution and silence due to the two authorities, PDK and PUK. His investigative essay revealed truths that others dared not speak, and the truth made him a target. And to community at large, press freedom is not a luxury, it's a cornerstone of justice, dignity and democracy. Soran Mamahama died with pen in hand. We continue with pen in hand. We call for justice in his name. May his soul rest in peace and may his work live on. Thank you everyone. بەخێراتنی هەموو لایەکەکەم ئەمڕۆ ئەمێ شارێکی کاک پێشەوە شاعری دڵسۆز و خەمخۆری وڵاتەکەمان پێشکەشی بکەم بە ناوی بێدەنگی. چیان نەکرد هەروەستاوین دۆشداما و واقوڕماوین، مەتەڵێکە کوێرین و خاوەن چاوین، ڕێ ئەەکەین و قاچشکاوین، خاوەن دەست و دەست بڕاوین. پرسیارەکەم ئەگەر هەین و ئەگەر ماوین کێ دیوێتی تا ئەم ساتە لەسەر ئەم زەمینە ژیاوین؟ بێدەنگ بین و قسەش بکەین هەر کوژراوین، گەر بینە گۆ دەمداخرا و زمان بڕاوین، داوای حەقکەین زیندانین و لە نێو زیندان دانراوین. گەر بەدەم بێت هەموو تۆفان و لێشاوین، هەتا دوێنێ لە ناو خەڵک بوون ئەمڕەوا دەڵێن کڕاوین. لە پێشووتر تا هەنووکە کورد کە لەگەڵ مێژوو بووە، دەڵێن خاوەن شێخ مەحموود و قازی و سەلاحەددین بووە. بیرکەینەوە هۆشیارانە نەک وەک دەبەنگ، وتویانە فارس بۆ دەنگ و تورک بۆ ڕەنگ و کوردیش بۆ جەنگ. خڕبنەوە و بیرکەینەوە با بیەین لە تەرازوو سەنگ، چی ئەبینن لەم وڵات و دەور و بەرە؟ تاکی کوردم ئێستاکانە شێری ماڵ و ڕێوی دەرە، چارەنووسی خۆی و ماڵ و مناڵەکەی لێ بپرسید هیچ نازانێ و بێخەبەرە، وڵاتی قەزا و قەدەرە.
پرسیارەکەم بە ئاماژەی زۆر واڵاوە کێ لە ژیانی دڵنیایە تا ئەم خولەکەی هێناوە؟ ئەمانە ئەڵێم دەبڵێن نەبووە و ڕووی نەیاوە، پشتیان قایم بە گەلە گورگ، دەست بۆ شەرەف نەبراوە. ڕۆژنامە نووسی بێتاوان شەهید نەبووە و نەکوژراوە. مامۆستای ئاینی ئێمە ڕیشیان نەسووتێنراوە، نا بڵێن شەهید نەکراوە. ڕۆڵەی خاک و نیشتیمانم لە ناو ئیجا نەخنکاوە، لە نوێترین دەستکەوتیانە ڕەنجی 12 ساڵ نەخوراوە. دەبڵێن نەبووە و ڕووی نەیاوە، دەبڵێن نەبووە و ڕووی نەیاوە. کوردستانیان هەڵوەشان سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان میلەتی کورد کە هەستان پێتان چۆڵەکەن کوردستان پارتی و یەکێتی و گۆڕان کوردستانیان هەڵتەکاند نەفرەت لە خاینەکان وە دەریان نێن لە کوردستان وەرتێ و باڵەکایەتی یەکەمن بۆ ئازایەتی نەفرەت لە سەرکردەکان جاشی تورک و ئەردۆگان. بە خێراتنی هەموو ئازادی خوازان و چالاکوانان دەکەین. سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵەی شەهید سۆرانی مامەحەماکەین کە بەدەستی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی شەهید کرا بە شعرێک بە ناوی بێدەنگیەوە. بۆ بێدەنگی لە بێدەنگی هەوری خواستی چەوسێنەران تیشتر دەبێ، زمانی پیسی بەدکارەکان درێژتر دەبێ. لە بێدەنگی ئاسمان ئەستێرەی نامێنێ و خۆری زەویش کەس دەنوێنێ. لە بێدەنگی چرۆی حەز و خۆزگەکانمان لەژێر باڵی ڕەشی شەودا دەخینکێنرێ. لە بێدەنگی کاروانی حەز و خۆزگەمان ڕێونەکە کانی ژینمان بێخە نەبێ. لە بێدەنگی دڵی گەرمی خۆشەویستی سڕ دەکرێ و هەموو ڕۆژێ کۆرپەی عشقی دوعاکانمان بەرباران و ڕەجم دەکرێ. لە بێدەنگی پەیوی ئازاد و بێری سۆرانەکان دەخینکێنرێ. لە بێدەنگی دواخەونی سەردەشتەکان دەکوژرێت و مەسیح ئاسا لە دارەدرێ. ئیتر گیانە هەتاک و کەی بەسە ئیتر بۆ بێدەنگی دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆک دەکەم و بە خێراهاتنی هەموو چالاکوان و ئەندامە بەڕێزەکان دەکەم لە یادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە بەدەستی دەسەڵاتی گەندەڵی وەکو پارتی و یەکێتی کە ڕۆژانە چەندەها کەس شەهید و تیرۆر دەکەن بەدەستی ئەم دەسەڵاتە گەندەڵا دەسەڵاتیان لە پێناوی خۆیان بنەماڵەکانیاندا بەکاردێنن بڕوخێ گەندەڵ بڕوخێ یەکێتی و پارتی. سلااوتان لێبێ بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامە نووس جوانەمەرگ سۆرانی مامەحەمە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ڕۆژی 21 حوتی ساڵی 2008 لەبەردەم ماڵەکەی خۆیدا لە کەرکووک شەهید کرا. لە دوای 7 ساڵ تۆ هەمیشە زیندووی و دەسەڕەشەکانی تیرۆر ڕسواتر زەلیتر لە جاران دەردەکەون. وکوژانت ویستیان قەڵەمەکەت بشکێنن بەڵام بێ ئاگا بوون لەوەی هەزاران قەڵەمیان لەم قەڵەمەی تۆ دروست کرد. سۆران قەڵەمی ڕاستی بوو نە قەڵەمی ترس کە لە ناو تەمەنێکی کەمدا مێژوویکی گەورە نووسیوێتەوە. هەزار ڕەحمەت لە گۆڕت شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە. سەرەتا بە خێراتنی هەموو هاوڕێیانەکەم لێرەوە وەکو لامان ڕوونەکە ئەمڕۆ هەموومان لێرە کۆبووینەتەوە بۆ یادی سۆرانی مامەحەمە. لێرەوە شارێکتان پێشکەشەکەم هیوادارم کە لێم قبوڵکەن. سپاستانەکەم. هەتا ئێستا وشە بە وشەم بۆ گەلوتووە، ئەم جارەیان پەیامەکەم لایەکی دیکەی گرتووە. ئەم پەیامەم زۆر بە کورتی بۆ بەناو حکومەتی کوردی لەسەر بۆ خوار بۆ گەورە وردی ئەوە ئێستا شەقوە شوێنی سەرجادەیە لایەوان لە خوار حەماڵە هەر ئەو کەسە سبەی دێت و بەس هەڵگری یەک بەرماڵە. ڕۆڵەی خۆتان لە وڵات ژیانیان لە خۆشترین حاڵە، ڕۆڵەی خۆشمان لە نیشتیمان ڕۆژی شیرینی نەدیوە دەمە سوێر دەمێ تاڵە. ئەبڵەقە بین کە ئەبیستین ناوچەوانی کیژێک تەقیوە ڕادەوەستین و ئەوەستین سەگیش لە ئافرەت وەڕیوە. گەربێ و نێنەوە هۆشێ خراپ ئەبن تووشی شۆکێک ئەم پاییزە باش ناڵێ بەس بۆ ئێوە
گەرنێنەوە ئەو هۆشە بەهاری نوێ وا بەڕێوە. خۆڕاگریتان باش هەر ئێندە بوو قووەتی دەوڵەتداریتان چەند زوو دەرکەوت ڕسوابوون و بێعاریتان ئاخر ئێوە کەی پیاوی قووەت و هێزن کەی ئەوەندە بە شەرەفن نیشتیمانێک بپارێزن لەوەتەی هەن میلەت دۆش و کە لە بۆش و خاکفرۆشن تێناکۆشن بەنانی ئاشبەتاڵ فێرن لەسەر سفرەی بێشەرەفی ڕابێرن بەو ئیسفادەی دوژمن دەیکاتە بەردەستان شکور و تێرن ئێوەی بەناو دەوڵەتدار مرۆڤگەلێکی دۆڕاون وەک بەرازی ناو قوڕاون بێزارکەر و قێزەورن هەز ئاش جار نەفرەت لێکراون ئەوانەشی لە دەورتانن دڵخۆش نەکەن لە دەورتانن لە دەوری لاکە تۆپیوتان ئاوا جەمن ئەوان کەرتیاری سەردەمن هەزار دەوری تر بگۆڕێ لە خوێڕێتیان ناکەون بەم ناوە هەر خەریکی ڕاوڕوتن لای خودا و بەندێش نابوتن. سڵاو لە گەنجانی هەڵهاتوو دەسەڵاتی بکوژ و تیرۆریست لە نیشتیمانی خۆتا ناتوانین ڕاستیش بڵیت ئەگەرنا وەک سۆران لە ماڵەکەی خۆتا لە بەردەم خێزانەکە تا تیرۆرەکرێت لە کوردستان لە نیشتیمانی بێناز و خوێناویەکەی منە وتنی ڕاستی و دەرخستنی خراپەکاران پاداشتەکەی گولەیە بە ناوچەوانتەوە دوو بنەماڵەی نەخوێنەوار و بەناو کورد پارتی وێکشێتی بەجلی کوردی و جامانەوە گەنجی خوێنەواری کورد تیرۆرەکەن حکوومەت تاکارکی ونکردنی ڕاستی و کوشتن و لەناوبردنی خەڵکە ئەوەی ناوی ئازادی و ڕەخنەگرتن و بیرروڕای جیاواز بێت بوونی نییە و لە هیچ شار و جێگەیشی کوردستان جاگەر هەر هەڵاتیشی کورد خاوەنی ئەو بیرروڕای بێت ئەوە تیرۆر کراوە و کوژراوە یان لە کوردستان هەڵاتووە سۆرانی مامەحەمە یەکەم کەس و کۆتا کەس نەبوو کە لەسەر هاتنە دەنگ بەرامبەر ناحەقی و زوڵم بکوشتێ ئەگەر هەر یەک لەو گەنجانەی کە دژی دەسەڵات ڕاستی ئەڵێن و بە بکوش و گەندەڵ ناویان ئەهێنن بکەونە بەر چنکی ئەو دەسەڵاتدارە خوێن مژانە هەمان کاردوبارە ئەکەنەوە بەرامبەر یەکە بە یەکەی گەنجان بێبیرکردنەوە ڕۆژ بە ڕۆژ لە کوردستان خەڵکی بێدەنگ دەکرێ و کوێرەکرێن بەرامبەر کارە پیس و گەندەڵەکانی کاربەدەستانی پارتی وێشێتی تەنها بۆ مانەوەی خۆیان و بەردەوامبوون لە فەساد و دزیەکانیان بۆیە ئاواتەخوازم وتەی هەر یەکەمان بە هەند وەربگیرە ڕاستی ئەو دوو دەسەڵاتە گەندەڵی کوردستان بۆ هەموو دنیا دەرکەوێ ئەوەندە بە ناحەق گەنجی بێتاوانی وڵاتەکەم تیرۆر نەکرێ سواز بۆ ڕێکخراوی داکۆ بۆ گەاندنی دەنگ ژێمە و گەاندنی ڕاستیەکان. سڵاو هاوڕێیان ئەمڕۆ 18 ساڵتە دەپەڕێت بەسەر شەیدکردنی سۆرانی مامەحەمە شەید سۆرانێکێک بوو لە ڕۆژنامەنووس و چالاکوانانەی کە زۆر بیوارانە کاری خۆی دەکرد و ڕخنەی لە دەسەڵاتدارانی هەرێم دەکرد. شەید سۆران لە گۆڤاری لڤین کاری دەکرد و کە گۆڤارێکی ئازادە هەر لەو گۆڤارێشەوە هەموو گەندەڵەکانی دەسەڵاتدارانی بڵاو دەکردەوە و بۆیە زۆر جار هەڕەشەی لێ دەکرا و بۆ بێ گوێردانە هەموو هەڕەشەیەک لەسەر کار و چالاکانی خۆی بەردەوام بوو. دوو مانگ پێش شەیدکردنی هەموو دەستگاکانی ئاگادار کردەوە لەسەر مەترسیەکانی بەڵام بەداخەوە لە 1 2008 شەید کرا و لێرێشەوە ڕێزمان بۆ شەید سۆرانی مامەحەمە هەموو شەیدانی ڕێگای ئازادی هەیە. سەرەتا زۆر سپاسی ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک دەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان برایان و چالاکوانان و تێکۆشەرانی دادپەروەری ئێمە ئەمڕۆ لێرە وەساوین نەک تەنها وەکو دەنگێکی ناڕەزایەتی بەڵکو وەک شاید حاڵی ڕاستیەک کە بێدەنگ ناکرێت سەیری کەیسی دڵتەزێنی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە بکەن کە لەلایەن ئەو دەسەڵاتە گەندەڵەوە کە بانگەشەی سەرکردایەتی دەکەن ڕۆژانە چەندەها کەس شەهید و تیرۆر دەکەن ئەم بەناو سەرکردە گەندەڵانەی یەکێتی و پارتی دەسەڵاتی خۆیان بەکاردەهێنن بۆ بێدەنگکردنی چالاکوانان و ترساندنی دەنگی ناڕەزایەتی و زیندانیکردنی ئەو کەسانەی کە دەوێرن ڕاستیەکان بڵێن و دەسەڵاتی خۆیان بەکاردەهێنن بۆ مانەوەی خۆیان و بنەماڵەکەیان بڕوخێ گەندەڵی بڕوخێ پارتی و یەکێتی